من قوتابی واز لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت و واز لە پۆبژی و ئەو شتانە بێتن چکە سەرکەوتنی خۆی زیاتر دەبێنیتن ئەو کاتە بە پلەی باشتر بەدیار دەکەوێتن. وەکو قوتابی دەبی ئەو ئەرکەکانی خۆ جێبەجێ بکە و جێڕایەری دایک و باوکی بێ و واز لە پۆبجی و لە فەیسبوک و لە ئەنتەرنێت و شتانە بینی کارەکانی خۆی بکە و دەرسەکانی بخوێنی و تا سەرکەوتوو بێ لەم کارەی. سەبارەت بە مامۆستا لەو دۆخی ئێستا دەبێ هاوکاری تەڵەبە بن و بە تایبەتی لێرەدا ئەوە گرنگە کە تەڵەبە دەبێ خۆشی بۆ خۆی هەوڵدا دوورکەوێتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەتی پەبزی بۆ ئەوی سەرکەوتوو بن لە داهاتوودا. دایک بابا ڕۆڵێکی سەرەکی هەیە لە وەختی ئیمتیحاناتە لەگەڵ تەڵەبە دەبی زۆر هاوکار بن تایبەت یعنی ئەو تشتە هەرە کاریگەر لەسەر قوتابی لە وەختی ئیمتیحاناتیان ئەزمونەکان ئەو تۆڕە کۆمەڵایەتیەکانن دەبی زۆر ئاگاداریان بن هەر نەبی لە وەختی تاقیکردنەوەکان لیان دوورکەن تا تاقیکردنەوەکان کۆتاییان دێت.